ئەگەر باسی ڕووداوەکەم بۆ بکەیت تۆ لەو شوێنە چیت دەکرد و چۆن تەرمەکەتان دۆزیەوە؟ سەرەتا وەڵای چوین بۆ ڕاوەماسی لە ڕاوەماسی خەلاس بوون بە کوڕەمان وت تۆ بڕۆ پێشم کەوە ئەمە لە پشتت دێم ئەمە سەیری ناو داروبارەکان دەکەم کە شتەشی لێبی دەزیرێمێ شتەشی نامۆ هاتە پێش چاوم کە مەیتێکی لێە ئەمەش سەیرم کردێ چوومە هەنداوی کە مەیتەکەیتەوێن دەرە ئەمەش خاست چوون بۆ ماڵەوە بە بابم وتم بابە مەیتم دیتە وتی کوڕم تەکەیتی وت ئەرێ وەڵا وتی دەباشە بڕوێن دەر موبایلی خۆشم برستیریکەکەم لەویان نە دوستەیریان کە تەلەفۆنی ئاسایشی قاندیلمان کرد و گەیشت نەوێندەر هاتن تەماوەی 10 دقیقەیان ئێوەدان کۆنتڕۆڵ کرد و ئێمە لێوەندە دوور نەکەتینەوە کە جەماعەتی ئاسایشی بەمان گوت نابی ئێوە لێرە دوورکەونەوە دەبێ لێرە بن. باوکی مامۆستا ئاوێستا هاتەوێ یاخود ئێوە تەلەفۆنتان بۆ کردیان کێ بوو تەلەفۆنی بۆ کرد و ئاگاداری کردەوە؟ نا ئێمە تەلەفۆنمان نەکە جەماعەتی ئاسایشی تەلەفۆنی باش و بابی لێوان کرد و پەمن تەلەفۆنیان لێ نەدەچوو پەم لە ماڵەوە نەبوو.